سڵاوتان لێبێ ئازیزانم ئێوارەتان باش هیوادارم تەندروست باش بن ئەمڕۆژ هاتینە وڵاتان بە کۆمەڵێک بڕگە و بابەت اینجا کۆمەڵێک هاواڵیشمان بۆ ئامادە کردوون بەڵام بابەتی سەرەکیمان سەبارەت بە پێگەیشتنی پێشوەختەیە کاتێک کە کەسەکە زووتر لە وادەی خۆی پێ ئەگات چ کاریگەرێک لەسەر جەستەی کەسەکە دائەنێت چ کاریگەرێک لەسەر تەمەنی ئێسکەکانی مناڵەکە دائنێت ئایا لە داهاتوە چ کێشێکی بۆ دروست دەکات بە ورد و درشتی باسیەکەین لەگەڵ ڕاستانە. سلااو لێبێ ڕاستان چۆن؟ سلااو لێبێ لینداتان درستی باشە؟ هەر بژی زۆر هەموو شتێ باشە شکر؟ هەموو شتێ باش. یەخوا باشی. سڵاتان لێبێ خۆشەویستانم هیوادارم ئێوەش هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش لەگەڵ هاوکارم لیندا گەڕاینەوە بۆ خزمەتان بۆ ئەوەی کە کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەتتان پێشکەین و هیوادارین ببینەوە میوانێکی ڕۆحسوشی ماڵەکانتان و کۆمەڵێ زانیاری کۆ بکەینەوە و بیهێنینە خزمەتان لە ماڵەکانتانە. جا لیندا وەکو تۆ ئاماژە و پێیا پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە ئەو منداڵانەی کە تازە پێ ئەگەن یاخود زووتر لە وەختەی خۆیان پێگەن یاخود کاتی هەرزەکاری پێڵێن. ئەمڕۆ بە ورد و درشتی لەسەر ئەوە ئەڕۆین و کۆمەڵێ بابەتی زۆر تایبەتمان ئامادەیە و پزیشکی پسپۆریشمان لەگەڵایە کە کۆمەڵێ پرسایی تایبەتمان هەیە کە ئاراستەی پزیشکەکەیەکەین بۆ ئەوی وەڵامەکانیمان دەستکەوێتەوە. دەست خۆشڕاستان اینجا ئەمڕۆ هەردووکمان وزەیەکی باشمان پێ بە وردی باسی بابەتەکەکەین اینجا کۆمەڵێک هەواڵی جیاوازمان بۆ ئامادە کردوون کە تا ڕادەیەک پەیوەندیدارە بە بابەتە سەرەکیەکەمانەوە ئەمڕۆ بە وردی باسیەکەین اینجا ڕاستانەکەم هەواڵمان پێ بڵێ. جالیندا یەکەم هەواڵمان زۆر تایبەتە و زۆر جاریش بیستومانە کە دایک و باوکان گلەی ئەماکەن لە هەرزەکارەکانیان باز لەواکەن ئەڵێ ببورن ئەڵێ مناڵەکەمان زۆر تووڕەیە ئەڵێ لە ماڵەوە بە بەسیترین شت هەڵ ئەچێت بە سادەترین قسەی لەگەڵا بکەی ڕاستەوخۆ هەڵ ئەچێت و ناتوانێت کۆنتترۆلی خۆی بکە لە تازەترین توێژینەوەیە دەری خستووە ئاستی هەڵچوون و تووڕەبوونی هەرزەکارەکان لە کاتی تەمەنێکی ئاسایی خۆیان شتێکی ئاساییە و هۆکاری بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنەکانێتی کە لە کاتێکی ئاساییە بەرزبوونەوەیکی لەپڕ دروستە بێ هۆکارە بۆ ئەوەی کە تووشی ئەم هەڵچوون و دڵەڕاوچەیە ببێت کە ڕاستەوخۆ هەڵچوونێک و تووڕەبوونێکی زۆری پێوە دیارە. جا بەدڵنیا و زۆر ئەمەمان بیستووە کە دایکان زۆر گلەی ئەمە ئەکەن. باوەرن با بە توێژینەوەیەک باسیکەین و بزانین لایەنە تەندروستەکەی و لایەنە زانستەکەی چۆنە. فەرمونوا بەیەکەوە زانایەی زیات وەرگرین. توێژنەوەیکی نوێی کلینیکی کە لە زانکۆی ستانفۆرد ئەنجام درراوە پەردە لەسەر میکانیزمی بایۆلۆژی ئالۆز لا دەدات کە پەیوەندی نێوان هەڵچوونی کتوپڕی هۆرمۆنەکان و زیادبوونی ئاستی تووڕەیی و شەڕانگێزی لە تەمەنی گەنجی و هەرزەکاراندایە. ئەم توێژینەوەیە کە لە گۆڤاری Journal of Adolescent Health بڵاوکراوەتەوە دەری خستووە گۆڕانکاریە خێراکانی هۆرمۆنەکانی وەکو تێستۆستێرۆن و ئیسترۆجین تەنها کار لە گەشەی جەستەیی ناکات بەڵکو ڕاستەوخۆ کار دەکاتە سەر ئەو بەشەی مێشک کە پێی دەوترێ ئەمێگداڵە کە بەرپرسە لە کاردانەوە سۆزدارەکان. دکتۆر جۆسف پایریزی پسپۆڕی دەمارزانی دەڵێت کاتێک گەنجێک دەچێتە قۆناغی گەشەکردنەوە هۆرمۆنەکان بە ڕێژەیەکی زۆر دەڕژێنە ناو خوێنەوە. ئەم هۆرمۆنانە دەبنە هۆی ئەوەی ناوچەی ئەمێگداڵە لە مێشکدا زۆر هەستیار بێت لە کاتێکدا پلی پێشەوەی مێشک کە بەرپرسە لە بڕیاردانی ژیرانە و کۆنتترۆلکردنی هەڵچوونەکان هێشتا بە تەواوی گەشەی نەکردووە و ئەم ناهاوسەنگیە وا دەکات گەنجان زۆر بە خێرایی تووڕە بن و نەتوانن بەسەر هەستەکانیاندا زاڵ ببن. جا بەپی توێژینەوەکە گۆڕانکاریە هۆرمۆنەکان دەبنە هۆی گۆڕانی ئاستی سیرۆتۆنین ببورن کە هۆرمۆنی بەختەوەریە. ئەمە ژوا دەکات گەنجەکە هەست بە دڵەڕاوکێ و بێزاری بەردەوام بکات. پزیشکان ئاماژە بەوە دەکەن کە تووڕەیی لەم تەمەنەدا تەنها ڕەفتارێکی کۆمەڵایەتی نییە بەڵکو ئاوێنەی تەکچوونێکی کیمیاییە لە ناو جەستەدا. ئەو گونجان نەژینگەیی لە پڕ لە فشاردا دەژین بە ڕێژەی لە سایە هەفتە لە گەنجانی دیکەی تووشی بەرپەرچبوونەوەی توند و تووڕەیی بێپاساو دەبن. ئامۆژگاری پزیشکان بۆ خێزانەکان ئەوەیە کە لەم قۆناغەدا زیاتر پش و درێژ بن و لە گەنجەکان تێبگەن. ئەنجامدانی چالاکی جەستەی وەک وەرزش یارمەتی سووتاندنی ئەم وزە زیادەیە دەدات کە هۆرمۆنەکان دروستی دەکەن. پزیشکان جەخت دەکەنەوە کە فراهەمکردنی ژینگەیەکی ئارام و دوور لە جەنجاڵی بۆ گەنج دەتوانێت یارمەتی دەربێت لەوەی مێشک بە شێوەیەکی تەندروست گەشە بکات و لە ماوەی چەند ساڵێکدا هاوسەنگە سۆزداریەکە بگەڕێتەوە بەمەرجێ گەنجەکە فێری تەکنیکەکانی هەناسەدانی قوڵ و گزارشکردن لە هەستەکانی بکرێت.
جا ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە هۆرمۆنەکان کاریگەرێکی چەند گەورەی هەیە لەسەر جەستە و ژیانی ڕۆژانەی ئێمە بەتایبەتی لە هەرزەکارانە چونکە جۆرێک لە ناهاوسەنگی ڕوەدات لە هۆرمۆنەکان و لە مێشکە وەکەوەی لە هەواڵەکە باسمان کرد کاتێککە پلی پێشەوەی مێشک هێشتا بەتەواوەتی گەشەی نەکردووە کە ئەو پلا بەرپرسە لە بڕیاردانی گونجاو و بڕیاردانی ژیر کاتێککە ئەمە بە تەواوەتی گەشەی نەکردووە بەشە سۆزداریەکە هۆرمۆنی زیاد ئەڕژێت جۆرێک لە نەهاوسەنگی ڕۆدات کە کەسەکە تووشی دڵڕاوکێ و سترس ئەبێت و جیالەوە تووڕەبوونی زۆری هەبێت هەڵچوونی زۆری ئەبێت کەمە کاریگەری کاتە سەرەوەی کە دەوروبەرەکەشی جۆرێک لە ناخۆشی هەستێکی ناخۆشیان بۆ دروست بێ بەڵام ئەوەی کە دەوروبەرەکە لەم هەرزەکارە تێبگات گرنگترین شتە چونکە بێ ئەومان لەبیر نەچێت کە ئەمە تەمەنێکی کاتیە نابێت شتێک بەرامبەر ئەو هەرزەکارە بکرێت کە ئیتر لە پێگەیشتنیشە ئەم شتە لە مێشکیا بمێنێتەوە بێ لە داهاتووە هەرزەکارەکە خۆی بەغەڵەتی خۆی بزانێت نەوە کە کاردانەوەکی بەرامبەر بکرێت کە هێشتا خۆی بەغەڵەت نەزانێت لەبەر ئەو کاردانەوەی بەرامبەری کراوە بەدڵنیە جالین داوەکو تۆ ئەماژە و پێ گرنگترین شت لەم حاڵەتەیە و لەم توژنەوەی کە ئێمە باسمان کرد تێگەشتنی دایک و باوکانە تایبەت بە حاڵەتەکەی گەنجان زۆر گرنگە کە کاتێک گەنجێک چ کوڕ بێ چ کچ بێ لە ئاستی تەمەنی پێگەشتنیە زۆر جا دایک و باوکان زووتر هەستی پێکەن کە زۆر زووتر تووڕە ئەبێت و زۆر زووتر هەڵەچێ دایک و باوکان ڕاستەوخۆ لەمە تێبگەن کە ئەمە تێکچوونێکی هەمیشەیی گەنجەکە نییە وەڵکو بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنەکانێتی لە پیاوان تێسەسترۆن و لە ئافرەتانیشە ئیسترۆجینمان هەیە کە ئەم دوو هۆرمۆنە بەرز دەبێتەوە وا لە گەنجەکە کە زیاتر هەڵبچێ وا لە هەرزەکارەکە ئەکا کە بە سادەترین شت تووڕە بێ بۆ زۆر گرنگە دایک و باوکان لەم حاڵەتە تێبگەن و ڕەفتارێکی ناشرین بەرامبەر مناڵەکە نەنوێنن بەڵکو هەوڵ بن ئارامی بکەنەوە لە ئاستی خۆیان چونکە ئەم گەنجە ئەم هەرزەکارە لەم تەمەنەی خۆیان بڕوا بە خۆبوون دەست پێەکە دەست بەواکە کەلبەرەبەرە بڕوای بەخۆی بێت و ئەوێ خۆی لە هەنێ حاڵەتی ژیانیا بڕیاردەر بێ بۆ ژیانی بۆیە ڕێگەی پێبن لەگەڵ یا بڕۆن ڕاست و خراپەکانی پێپشان بن بەڵام ڕێگەش بن بەوەی کە خۆی بتوانێت بڕیاری خۆی بات و ڕێگەی خۆی هەڵبژێرێ بە شێوازێکی ژیرانە و ئەگەر هەڵیش و بەدڵنیایە و ئامۆژگاری بکەن باشترەوەک لەوەی کە هەڵچن ئێوەش بەرامبەری چونکە دوو تووڕەبوون یەک ناگرێتەوە چ ئەگەر هەرزەکارەکە تووڕە بێ بەڵام دایک و باوکەکە لەو کاتەیە ئەتوانن ئارامی بکەنەوە بێگومان دەست خۆشاسان جیالەوە تەمەنەکە تەمەنێکی هەستیارە ڕاستیە بێمە حەقیش بە دایک و باوک دەین بەجددی هەڵسکۆتکردن لەگەڵ هەرزەکارانە زۆر ئاسان نییە بۆیە حەقدانەکە ئەوەیە کە ئەبێت زۆر بە دوایە بچیت زۆر ئاگادار بیت کە هەڵسکۆتێک بەرامبەری نەکەی دوای هەم خۆت هەم هەرزەکارەکە هەست بە نەقسێک بکات چونکە ئەمە تەمەنێکی کاتیە و تێپەڕ ئەبێت دوای خۆی بە هەڵی خۆی ئەزانێت دوای ئەزانێت کە جا زۆربەی هەرزەکارەکان هەر کەسە و بە شتێکی دیاریکراوە ئەیگرێت یاخو زۆر جار ئەڵێت من لەو نێوەندەیە هەرخۆشی وایە لە نێوەندەکەیە ئیتر نە بە مناڵ حسابەکرێت نە بە گەورە حسابەکرێت بۆیە هەستێکی ناخۆشیەیە هەتا خودی خۆشی هەستێکی ناخۆشی هەیە ئەو هەستە ناخۆشیەیە کە ئەیداتۆ دەرەوە بە تووڕەبوون دەری ئەخات ئەجا ڕاستان هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە پێگەشتنی پێشوەختە کە تەوەری ئەم ڕۆمانە ئەجا لە 8 ساڵیە بۆ کچان و لە 9 ساڵیە بۆ کوڕان جا با زیاتر زانیاری وەربگرین لەم هەواڵەوە فەرمون توێژینەوەیەکی بەرفراوان کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەنجام دراوە هۆشداری دەدات لە لێکەوتیەکی مەترسیداری پێگەشتنی پێشوەختە کە بریتیە لە وەستانی هەمیشەی گەشەی ئێسکەکان و کورتە باڵایی ئەم توێژینەوەیە دەری خستووە کە پێگەشتنی زووی منداڵ پێش تەمەنی 8 ساڵی بۆ کچان و 9 ساڵی بۆ کوڕان دەبێتە هۆی ئەوەی تەمەنی ئێسکەکان لە تەمەنی ڕاستەقینەی منداڵەکە گەورەتر بێت. دکتۆر ئەدیلید ئۆنیاگۆ پسپۆری گەشەی منداڵانە و دەڵێت کاتێک هۆرمۆنەکانی وەکو ئیسترۆجین زووتر لە کاتی خۆیانە بە ڕێژەیەکی بەرز دەڕژێن کار دەکەنە سەر بەشەکانی گەشە لە کۆتایی ئێسکە درێژەکاندا و ئەم هۆرمۆنانەوە دەکەن بەشەکانی کۆتایی ئێسک زوودا بخورێن و ڕق ببن زوودا بخرێن و ڕق ببن هەرچەندە لە سەرەتادا منداڵەکە بە خێرایی باڵا دەکات و لە هاوتەمەنەکانی گەورەتر دەردەکەوێت بەڵام ئەم گەشە زوویە دەوەستێت و لە ئەنجامدا کاتێک دەگاتە تەمەنی گەورەیی باڵای زۆر کوور دەبێت لەوەی کە بڕیار بوو بەپێی بۆ ماوەی بێت. بەپێی توێژینەوەکە ئەم کێشەیە تەنها جەستەیی نییە ئەوکو لایەنی دەرونیش دەگرێتەوە
منداڵێک کە پێشوەختە جەستەی دەگۆڕێت تووشی شەرم و دابڕانی کۆمەڵایەتی دەبێت چونکە جەستەی لەگەڵ هاوڕێکانیدا یەک ناگرێتەوە. ئامارەکان دەری دەخەن کە ئەو کچانەی تووشی ئەم حاڵەتە دەبن مەترسی توشبوونیان بە خەمۆکی و دڵەڕاوکێ بە ڕێژەی لە 45 زیاترە. هەروەها ئەم حاڵەتە ئەگەر چارەسەر نەکرێت لە داهاتوودا مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی شەکرە و پەستانی خوێن زیاد دەکات. جا پزیشکان جەخت دەکەنەوە کە دایک و باوکان دەبێت زۆر وربن لە چاودێریکردنی گۆڕانکاری جەستەیەکانی منداڵەکانیان. ئەگەر نیشانەکانی وەکو گەشەی خێرای مەمک یان مووی زیادە لە تەمەنێکی زوودا بینرا دەبێت ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆرت بکرێت. چارەسەری پزیشکی لە ڕێگەی دەرزی هۆرمۆنی ڕێگریکەرەوە دەتوانێت پرۆسەی پێگەشتنەکە خاو بکاتەوە و کاتێکی زیاتر بە ئێسکەکان بدات بۆ گەشەکردنی. ئەمەش دەبێتە هۆی پاراستنی باڵای منداڵەکە و تەندروستیە دەرونیەکەی لە داهاتووە. ئەزیزانم لە بەشی کۆتایەکەوەیەوە لەو وەیەم کە باز لەواکە کە دایک و باوکانە بێ ئاگادار و چاودێری پێگەشتنی منداڵەکانیان بکەن. ئەگەر لە هەر حاڵەتێک و لە هەر تەمەنێکیە گەشەیەکی نائاسایی و یاخود لە پڕت لە مناڵەکەتا بەدی کرد ڕاستەوخۆ پێویستە سەردانی پزیشکی پسپۆرت بکەیت. زۆر جار دایک و باوکانیش ئەم پرسیارەکەن ئەڵێن باشە ئەگەر بگاتە تەمەنی پێگەیشتنی تەواوی خۆی چه کێشەیەکی هەیە. کێشەکە لێرەیە ئەوەیە ئەم ئێسکانە ئەگاتە بەرزترین ئاستی پێگەشتنی بەڵام لە کاتی خۆیانە کاتەکەی ناگونجاوە واتە ئەگەر کاتێکی خاوتری هەبێ ئێسکەکە درێژترە بێ بەڵام ئەگەر بکاتە بەرزترین ئاستی خۆی کە ئەم تا لەم ئاسایە بۆ سەتویتر چیتر گەشە نەکات ئەو کاتە ئێسکەکەی کورترە بێ. لەوانەیە لە کاتەکانی مناڵیە منداڵەکە باڵای بەرزتر بێ لە چاو مناڵەکانی هاوتەمەنی خۆیان بەڵام دواتر لە گەورەیە باڵای زۆر کورترە بێتەوە لە چاو هاوتەمەنەکانیە. بۆیە زۆر گرنگە ئەمە کاریگەری لە لایەنی دەرونی مناڵەکەش ئەکا. زۆر گرنگە هەر گۆڕانکاریەکەت لە نیشانەکان و لە پێگەشتنی مناڵەکە تا بەدی کرد ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆرت بکەن. ڕاستە بێگومان اینجا ڕاستە منەمەوێت زیاتر باسی لایەنە دەرونیەکە بڵێم کە چۆن کاریگەری ئەکات. بێگومان مناڵەکە لەبەرەوەی لە کاتی خۆیان لە هاوتەمەنەکانی جیاوازە هەست بە جۆرێک لە جیاوازبوونەکات دوای ئەوە هەست بە جۆرێک لە شەرمەکات ئەم شەرمە وای لێکات تووشی دابڕانی کۆمەڵایەتی ببێت. بێگومان پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر گرنگن لەوەی کە کەسەکە بتوانێت کەسایەتێکی تایبەت بەخۆی دروست بکات و کەسایەتەکەی بگۆڕێت و وردە بەرەو گەورەبوون بچێت. بەڵام کاتێک کەسەکە تووشی دابڕانی کۆمەڵایەتی ئەبێت تووشی جۆرێک لە گۆشەگیری ئەبێت بە دوایە کۆمەڵێک نەخۆشی تری دەرونی و کۆمەڵێک نەخۆشی تری جەستەیی دێت چونکە ئێمە زۆر باسمان کردووە کە نەخۆشی دەرونی کاریگەری کاتە سەر نەخۆشی جەستەی هەتا ڕێژەی لە 45 نەخۆشە جەستەکان زیاد دەکات کاتێک کە کەسەکە تووشی دابڕانێکی دەرونی بەو شێوە یاخود گۆشەگیریەکی بەو شێوەیە ئەبێت. بەدڵنیە جالیندا ئێستا ڕاستەوخۆ دڵنیام لە لای دایک و باوکانم پرسیارە دروست بووە چ شتێ هۆکارە بۆ ئەوەی کەوا لە مناڵەکەمان بکات پێگەشتنی پێشوەختی هەبێ. لە تازەترین توێژینەوەکانە باز لەواکە کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی لەوەی کە منداڵان ئەگەری هەیە تووشی پێگەشتنی پێشوەختە بن خواردن و قەڵەویە. ئەو خواردنەی کە مناڵەکە تێخوا ئەگەر بڕێکی زۆر لە چەوری تیابێ ڕاستەخۆ کاریگەری لەسەر پێگەشتنی مناڵەکەتەکە یاخود قەڵەوی. جابە بەیەکەوە زانایی زیاتوەرگین و بزانین ئەم خواردن و قەڵەویە چۆن کاریگەری لەسەر پێگەشتنی مناڵەکەکە. فەرموون. توێژینەوەیەکی نوێیە کە لە زانکۆی جۆنز هۆپنکینز ئەنجام درراوە پەردە لەسەر هۆکارێکی سەرەکی و مەترسیدار لادەدات لە پشت دیاردە پێگەشتنەکانی پێشوەختەوە. ئەویش قەڵەوی منداڵان و جۆری ئەو خۆراکەیە کە دەیخۆن. ئەم توێژینەوەیە کە لە گۆڤاری پێدیاتریکسەوە بڵاوکراوەتەوە ئاشکرای دەکات کە زیادبوونی ڕێژەی چەوری لە جەسەی منداڵاندا تەنها کێشەی چێژ نییە بەڵکو کاریگەریەکی کیمیاییە کە کار لەسەر سیستمی هۆرمۆنەکانی دەکات. دکتۆر شیلا ماگی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان ڕوونی دەکاتەوە. خانەچەوریەکان هۆرمۆنێک بەرهەم دەهێنن بە ناوی لیپتین. کاتێک منداڵێک کێشی زۆر زیاد دەکات ئاستی لیپتین لە جەستەیدا بەرز دەبێتەوە
ئەم هۆرمۆنە سیگنال بۆ مێشک دەنێرێت کە جەستە ئامادەیە بۆ پێگەشتن. جگەلەوەش خواردنە خێراکان و ئەو خۆراکانەی لە ناو قوتووی پلاستیکیدان مادەی کیمیایان تێدایە کە لاسایی هۆرمۆنی ئیسترۆژین دەکەنەوە و پرۆسەکە خێراتر دەکەن. جا بەپێی توێژینەوەکە ئەو منداڵانەی ڕۆژانە خواردنە پرۆسسکراوەکان و شیرینەکان زۆر دەخۆن بە ڕێژەی لەسەر 50 زیاتر لە مەترسی پێگەشتنی پێشوەختیان بەراورد بۆ منداڵانی پارێزەرە تەندروستەکان پەیڕەو دەکەن. ژینگەی مۆدرن کە پڕە لە مادە پلاستیکەکان و پاشماوی کیمیایی لە ناو ئاو خۆراکەکاندا وەکو تێکدەری هۆرمۆنی کار دەکەن و دەبێتە هۆی تێکچوونی تەواوی سیستمی گەشەی منداڵەکە و ئەمەش نەک تەنها کار لە باڵا دەکات بەڵکو مەترسی شێرپەنجەی مەمک و پرۆساد لە تەمەنی گەورەی یا زیاتر دەکات. پزیشکان ئامۆژگاری دایکان و باوکان دەکەن کە کێشی منداڵەکانیان بە هاوسەنگی بهێڵنەوە و هانیان بدەن بۆ خواردنی سەوزە و میوەی سروشتی. دوورکەوتنەوە لە خواردنە خێراکان و بەکارهێنانی قاپ و کەلوپەلی شوشە لە بری پلاستیک هەنگاوێکی گرنگە بۆ پاراستنی منداڵ لەم تێکچوونە هۆرمۆنیە. پزیشکان جەخت دەکەنەوە کە پارێزگاری لە کێشی تەندروست باشترین دەرمانە بۆ ئەوەی منداڵەکە لە کاتی سروشتی خۆیدا بگاتە قۆناغی پێگەیشتن و زیان بە گەشەی جەستەیی و دەرونی نەگات. ئەجا ئازیزانم شێوازی ژیان بەم شێوەیە کاریگەری هەیە. ئەجا بێگومان قەڵەویش زۆر کاریگەری هەیە بەتایبەت لە تەمەنی مناڵیە چونکە مناڵەکە هێشتا لە پێگەیشتن نایەوە کۆمەڵێک شتی باشی پێویستە کە بیخوات و بەکاری بهێنێت هەر لە قاپی پلاستیکەوە کە زۆر خراپە بەکار بهێنرێت بەتایبەت ئەگەر چێشتی گەرمی تێ بکرێت ئەوەنەی تر خراپە بێت چونکە جۆرێک لە کارلێک ڕۆدات و مادە خراپەکان زیاتر ئەچێتە جەستەی مناڵەکەوە. بەکارهێنانی قاپی شوشە زۆر باشترە بۆ ئەوەی کە مناڵەکە دوور بێ لە بەتایبەت کچکە ئەمڕۆ باسی پێگەشتنی پێشوەختاکەین بەتایبەت لە پێگەشتنی پێشوەختاکە ئەو کەسانەی یاخود ئەو منداڵانەی پارێزگارێکی باشەکەن و شێوازی ژیانیان گونجاوە لە 150 دوورترن لەو حاڵەتێک کە تووشی پێگەشتنی پێشوەختە ببن کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە. بەم شێوەیە ئەزانین کە شێوازی ژیان چۆن ئەکرێت کاریگەریکی گەورەی هەبێ لەوەی کە ژیانی مناڵەکانمان بپارێزێت. بەدڵنیەوە جالیندا لێرەیە مناڵان زۆر گوناحێکیان نییە زیاتر پێویستیان بەوەیە کە دایک و باوکان هۆشداری تەواوەتیان بنێت و لەخوا بەزەبێ لە ئێستا دایک و باوکان هۆشداریەکی باشیان هەیە کە بە بەردەوامی سەردانی پزیشکێکی پسپۆری تایبەت بە خۆراکی منداڵانەکەن بۆی کە خۆراکێکی تایبەت بە مناڵەکەیان بۆ پێشنیار کات و سیستمێکی خۆراکی تایبەت بە مناڵەکە پەیڕۆ بکەن. زۆر جار بیستومانە کە دایکان ئەڵێن حەزەکەین مناڵەکەمان خەپە بێت و قەڵەو بێت ئەڵێن وا جوانە بەڵام بیر لە پێش ئەوەی جوانی مناڵەکە بکەرەوە بیر لە تەندروستی مناڵەکە بکەرەوە. لێرەیە لەم توێژینەوەیە ئەوەی سەلماندووە کە بێجگەلەوەی کە پێگەیشتنی پێشوەختە بۆ مناڵەکە و ئەگەری لە سایە 50 زیاترەکە لە هەمان کاتە مەترسی شێرپەنجەی مەمک و شێرپەنجەی پرۆساد لە گەورەیە زیاتر ئەکات. بەخوا کەسمان حەز ناکەین شتێکی وا ببەخشین بە مناڵەکانمان کە لە داهاتوە مناڵەکانمان تووشی ئەم حاڵەتانە بن. بۆیە لە دەستی خۆمانەیە کە چی ئێین بە مناڵەکە. مناڵەکانمان هەز بەوە ناکەن درک بەوە ناکەن کە ئەم خواردنە خراپە یاخود باشە بۆیە ئەوەی کە ڕێنمایی ئەکات پزیشکێکی پسپۆرە و دواتریش دایک و باوکەکەیە کە دایمە لەگەڵیایەتی بۆی هوادارم هۆشداری تەواوەتیان هەبێت تایبەت بەو خۆراکانی کە ئەدرێ بە منداڵەکان. بێگومان اینجا ڕاستان بێگومان بناغەیەکی پتە و زۆر گرنگە کاتێکە لە مناڵیەوە مناڵەکە شتی باشی خواردووە بناغەیەکی پتەوی هەیە بەڵام کە شتی خراپی خواردووە و بەکارهێنانی کۆمەڵێک مادەی خراپی کردووە بێگومانەوە زیاتر پەیوەندی بە دایک و باوکەوە هەیە. ئەمە واکات کە مناڵەکە بێگومان بناغەیەکی خراپی هەیە لە مناڵیە کە بناغەیەتی لە گەورەیە وەکەوەی تۆڵی لێکاتەوە یاخود نەخۆشەکان زیاتر تووشی ئەبن. چەند جارێتریش ئەو قسەم کردووە مناڵ نازانێت تام چیە بەتایبەت ئەگەر زۆر مناڵ بێت بۆیە ینی هەوڵ مەدە خۆی خواردنەکانی بۆ بە تامکەی لەوەی کە خوێی بۆ تێکەی ڕۆنی بۆ تێکەی پێت وابێ شتێکی باشەکەی چونکە خۆی مناڵ هەر بەو تامە ڕایەت لە ئەسڵا. جا ئەگەر ها سەرنجت دابێ ئەو
بەتایبەت ئەو دایکان هەرچەنە هەمومان چێشتی دایکمان زۆر پێخۆشە، بەڵێ. بەڵام ئەو دایکانی کە زۆر چێشتیان خۆشە، مناڵەکە کاتێک گەورە ئەبێت ناتوانێت چێشتی هەموو کەسێک بخوات، ڕاستە. هەتا ناتوانێت چێشتی شوێنی دەرەوەش ڕاستە. بخوات، کەواتە بەو شێوەیە ئەزانین کە چەند کاریگەری هەیە کە کەسەکە بە تامێکی دیاریکراو ڕاهات بێت. بەدڵنیە. ئەجا لە هەواڵێکی ترا باسی ژاوەژاو ئەکەین، بزانین ژاوەژاو و قەرەباڵغی چ کاریگەریەکی ئەبێت لەسەر جەستەیی و دەروونمان، بابێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین. توێژینەوەیەکی نوێی زانستی کە لە زانکۆی بەرشەلۆنە ئەنجام دراوە دەریخستووە کە ژیان لە ناوچە قەرەباڵغ و پڕژاوەژاوەکان کاریگەری وێرانکەری لەسەر تەندروستی جەستەیی و دەرونی منداڵان هەیە. ئەم توێژینەوەیە ئاماژە بەوە دەکات کە منداڵانی ناو شارە جەنجاڵەکان بەهۆی ژاوەژاوی بەردەوام و نەبوونی شوێنی ئارام تووشی جۆرێک لە فشاری هەستی دەبن. دکتۆر ئەنتۆنی تریلا پسپۆری تەندروستی گشتیە و دەڵێت منداڵان سیستمێکی دەماری زۆر ناسیکیان هەیە. کاتێک منداڵ لە ژینگەیەکا دەژی کە هەمیشە دەنگی ئۆتۆمبیل و قەرەباڵغی مرۆڤ و ژاوەژاوی تێدایە، ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆل کە هۆرمۆنی فشارە لە جەستەدا بەرز دەبێتەوە. ئەمەش دەبێتە هۆی تێکچوونی خە و کەمبوونەوەی توانای سەرنجار لە قوتابخانەکاندا و لە درێژخایەندا ئەم فشارە بەردەوام دەبێت و دەبێتە هۆی لاوازی سیستمی بەرگری جەستەی منداڵەکە و هە لە مناڵەکە دەکات کە زوو تووشی نەخۆشیە هەوکردنەکان بێت. بەپێی توێژینەوەکە قەرەباڵغی زۆر لە ماڵ و قوتابخانەدا وا دەکات منداڵ هەست بە نەبوونی شوێنی تایبەتی بکات. ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی شەڕانگێزی و کەمبوونەوەی توانای فێربوون. ئامارەکان دەری دەخەن کە ئەو منداڵانەی لە ناوچەی جەنجاڵدا دەژین ئاستی زیرەکیان IQ بە ڕێژەی لە 5 بۆ لە 10 کەمترە لەو منداڵانەی لە شوێنە ئارامەکان و نزیک سروشت گەورە دەبن. ژاوەژاوی شەوانە تەنانەت ئەگەر منداڵەکە بە ئەگاش نەهێنێت کار دەکاتە سەر قوڵی خەونەکەی و ڕێگری دەکات لە گەشەی خانەکانی مێشک. جا پزیشکان داوا دەکەن کە دایک و باوکان هەوڵ بدەن ژینگەیەکی ئارام لە ناو ماڵدا دروست بکەن. بۆ نمونە بە بەکارهێنانی پەردەیەکی ئەستور بۆ کەمکردنەوەی دەنگ و دوورکەوتنەوە لە داگیرسانی تەلەڤیزۆن بە دەنگی بەرز. هەروەها برنی منداڵ بۆ ناوچە سەوزەکان و دوورکەوتنەوە لە جەنجاڵی شار لە کۆتایی هەفتەدا و یارمەتی جەستە دەدات ئاستی کۆرتیزۆل دابەزێنێت. پزیشکان جەخت دەکەنەوە کە بێدەنگی بۆ منداڵ تەنها خۆشی نییە، بەڵکو پێویستیەکی بایۆلۆژیە بۆ گەشەی مێشک و پاراستنی دڵ لە نەخۆشەکانی لە داهاتووە. ئازیزانم، لێرە باز لە هۆرمۆنە ئیزعاجەکەی هەمومانەکە کە هۆرمۆنی کۆرتیزۆڵە. باز داواکە کە لە ناو مناڵانیشە ئەگەر لە ژینگەیەکی ژاوەژاو و قەرەباڵغ و یاخود ماڵەکە بێ یاخود شوێنێک بی گەشتیاری بێ کە سەردانیەکەن هەر شوێنێک بێ، ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆل لە مناڵەکە بەرزەکاتەوە کە هۆرمۆنی فشاری دەرونی و سترس و قەلەقیە کەوا لە مناڵەکە کە هەنێ ڕەفتار و گفتاری جیاواز بنوێنێ. بەدڵنیایە پێویستە دایک و باوکان ژینگەیەکی ئارام و ئەسادە بۆ مناڵەکە پەیڕەوکەن چونکە پێویستی بەم ژینگەیە هەیە. ڕاستە بێگومان بوونی ئەو ژاوەژاو و قەرەباڵغیە کاریگەری کاتە سەر دەروون و جەستەی منداڵەکە بێگومان لە داهاتووشە کۆمەڵێک شتی تووشە بێت. ئەنجا جیالەوەی کە IQ مێشکی لە 5 بۆ لە 10 کەمترە لە منداڵێکی ئاسایی، بۆیە بم شێوەیە ئەزانین کە چەند کاریگەری هەیە. بەدڵنیە. جالیندا یەکێکی تر لە هەواڵە تایبەتەکانمان ئەوەیە کە زۆربەی دایک و باوکان بەدەستەوە ئەناڵێنن، ئەویش ئەوەیە کە کۆمەڵێ شاشە و ئایپاد و ئەم یاری و گەیمینگ و شتانەی کە تایبەت بە مناڵان هەیە و زۆر جار هەمووی بەردەست کراوە بۆ مناڵەکانی ئێمە. بزانین زۆر باسمان لە زیانەکانی کردووە، بەڵام لە توێژنەوەیەکی تازەیە باز لە جۆرێکی جیاوازی تری زیانەکان یەکەین. با بەیەکەوە بینەر و بیسەربین فەرموون. توێژنەوەیەکی درێژخایەن کە بۆ ماوەی 10 ساڵ لەلایەن زانکۆی ئۆکسفۆردەوە ئەنجام دراوە.
هۆشداری دەدات لە باوترین خوی منداڵانی سەردەم کە بریتە لە دانیشتنی زۆر لە بەردەم شاشەکانی مۆبایل و تابلێت و گەیمینگەکانە. ئەم توژینەوەیە دەریخستووە کە ئەم خووە تەنها زیان بە چاو ناگەێنێت بەڵکو بناغی نەخۆشیە مەترسیدارەکانی تەمەنی گەورەی لە ئێستاوەدا دەڕێژێت. دکتۆر پاول لیسۆن پسپۆری نەخۆشیەکانی دڵ و بۆڕێکانی خوێن دەڵێت ئەو منداڵانەی ڕۆژانە زیاتر لە 3 کات ژمێر لە بەردەم شاشەدا بەبێ جوڵە دادەنیشن تووشی جۆرێک لە تەمبەڵی مێتابۆلیزم دەبن. ئەم خوا دەبێتە هۆی ئەوەی جەستە توانای سوتاندنی شەکر و چەوری لە دەست بدات. ئەمەش مەترسی توشبوون بە جەڵتەی دڵ و شەکرەی جۆری دووەم لە تەمەنی 30 ساڵیدا بە ڕێژەی لە 160 زیاد دەکات. جگەلەوە شێوازی دانیشتنەکە دەبێتە هۆی خواردبوونی بڕبڕەی پشت و دروستبوونی ئازاری درێژخایانی مل کە لە داهاتوودا پێویستی بە نەشتەرگەری دەبێت. جا بەپی توێژینەوەکە تیشکی شین کە لە شاشەکانە دەردەچێت ڕێگری دەکات لە ڕشنی هۆرمۆنی مێلاتۆنین. ئەمەش دەبێت هۆی تێکچوونی کاتژمێری بایۆلۆژی جەستە. منداڵێک کە خەوی تێک دەچێت گەشەی جەستەیی خاو دەبێتەوە و تووشی قەڵەوی دەبێت. هەروەها ئەو خووە دەبێتە هۆی ئاڵوودەبوونی دۆپامین بە جۆرێک منداڵەکە کە لە داهاتوودا ناتوانێت چێژ لە چالاکیە سادەکانی ژیان وەربگرێت و زیاتر ڕوو لە گۆشەگیری و خەمۆکی دەکات. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە کاتی بەکارهێنانی شاشە بۆ منداڵان لە ڕۆژێکدا نابێت لێ کاتژمێر تێپەڕ بکات و پێویستە لە بەرامبەر هەر 30 خولەکێک منداڵەکە 20 خولەک چالاکی جەستەی ئەنجام بدات. هەندانی منداڵ بۆ یاری کۆمەڵایەتەکان و وەرزش نەک تەنها جەستەی دەپارێزێت بەڵکو مێشکی لە ماندووبوونی دیجیتاڵی ڕزگار دەکات. پزیشکان جەخت دەکەنەوە کەەوە بەرهێنان لە تەندروستی منداڵ لە ئێستادا کلیلی دوورکەوتنەوەی لە نەخۆشیەکان و لە نەخۆشخانەکان و لە داهاتوودا. پێویستە دایک و باوک وەک نمونەیەک خۆیان کەمتر مۆبایل بەکار بهێنن. جا ئازیزانم بۆی زیاتر باسی تەوەری سەرەکیمان بکەین کە پێگەشتنی پێشوەختەیە میوانی پسپۆر لێرە لەگەڵمانەیە پرسیاری لێکەین و ئەویش وەڵاممان ئەیاتۆ بەڵام لەگەڵمانە بن دوای ئەم وچانە. دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بۆەوەی زیاتر و ورتر سەبارەت بە بابەتەکەمان قسە بکەین کە ئەویش پێگەیشتنی پێشوەختەیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هونەر عوسمان پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و شەکرە و کوێرە ڕژێنەکانمان کردووە. دکتۆر بەخێربیت. دکتۆر پێگەشتنی پێشوەختە چیە و لە تر تەمێنێکە بەوە حساب ئەکرێت؟ بەڵێ پێگەشتنی پێشوەختە بریتە لە دەرکەوتنی نیشانەکانی بالغبوون پێش تەمەنی 8 ساڵی لە کچاندا و پێش تەمەنی 9 ساڵی لە کوڕاندا. تەبەن نیشانەکان چین بەگشتی لە کچانە گەورەبوونی سنگیانە سنگیان گەورەتر دەبێت لە مەرحەلەی طبیعی خۆی کە لە مەرحەلەی مناڵی پێوەتێ و هەندێک جار بۆنی لەشیان بۆنی عارەقی لەشیان ئەگۆڕێ وەک بۆنی گەورەی لێت و زیادبوونی مووی لەشیان بە تایبەتی مووی بنباڵ و ناوچاستیارەکانیان و هەندێک جارش دەستپێکردنی سوڕی مانگانە کە لەو تەمەنەیە زۆر زووە. لە کوڕانە زیاتر بە هەمان شێوە دەنگیان گڕ ئەبێت مووی لەشیان زیاکە بە تایبەتی ناوچاستیارەکانیان و بۆنی لەشیان ئەگۆڕێت و هەندێک بە دەرەجەیەکەش یعنی گەورەبوونی با بڵێن حەجمی گونەکانیان کە لە حەجمی طبیعی خۆی بۆ تەمەنە گەورەتر ئەبێ کەیان بۆ لای ئەمە زیاتر بە هیچێک لەم نیشانانەیەن. دکتۆر ئەگەر بۆمان باسکەی تەمەنی ئاسایی بۆ ئەوەی کە هەرزەکارێک پێ بگا تەمەنی ئاسایەکەی چەنە و دوای ئەوەش ئەگە پێمان بڵێ ئەگەر پێش ئەم تەمەنی ئاساییە پێگەشت هۆکارەکەی چییە؟ چ شتێک هەیە کە وای لێ بکە لە تەمەنی ئاسایی پێش ئاساییە پێ بگات؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی طبیعی بە تایبەتی لە باسی کچانکەین لە کچانە لە تەمەنی 8 ساڵ بۆ 13 ساڵ مەرحەلەی بلوغیان دەست پێکە مەرحەلەی بالەبوونیان دەست پێکە ئەوش بە یەکەم مەرحەلە گەورەبوونی سنگیانە سنگیان لە مەرحەلەی یەکەوە ئەگۆڕە بۆ مەرحەلەی دوو یانی تۆزێک گەورە ئەبێ
دوای ئەوەش وردە مووی بن باڵیان زیاکە مووی لەشیان و بۆنی لەشیان ئەگۆڕێ بۆنی عرق لەشان ئیتر عاد لە بینی هەر ساڵە وە 30 ساڵ کێشەمان نییە هەیە لە 9 ساڵە ئابێ هەیە لە 10 ساڵ هەیە لە تا 30 ڕۆ کێشەمان نییە ئەمە لە کچانە لە کوڕانیشە لە 9 ساڵەوە عادەن دەست پێ بکات طبیعیە هەتا 14 ساڵان ئیتر پێش ئەمە و دوای ئەوە طبیعی نییە ینی پێشەوە پێش وەختیە و دوای ئەو تەمەنش کە دیاریمان کرد پێوتێت تەخیر بوون زیاتر ئەم حاڵەتە لە کامیان ڕوئەدا لە کچانە یا لە کوڕان و هۆکارەکەشی چییە؟ بەڵێ بەگشتی تەمەن لە کچانە دووقاتی کوڕانە بە نزیکەیی لە کچانە زۆر زۆر حاڵەتمان زیاترە و هۆکارەکانیشی بەڕاستی دوو جۆر هۆکارمان هەیە هۆکارێکیان چالاکبوونی غودەی پیتوتەریە لە مێشکە کە پێوترێت سنتەرەکە کێشە لە سنتەرەکەی ئەبێ و بەشێکشمانەیە بڵێن سەر غودەکانی سەرگورجی لەکە پێیانتری ئەدریناڵ و چالاکبوونی هێلکەدان یان با بڵێن بوونی کوڕ لە ئەو تەمەنەیە چالاک ئەبێت طبعاً هۆکارەکان چین بە دەرەجەیەک لە کچانە لە سا هەشتای تقریبا نەزانراوە هۆکارەکان دیار نین سا بیستەکەی تری چەند هۆکارێک هەن بە نمونە ئەگەر زەبرێ بەرمێشک بکەوێت ئەگەر با بڵێن شەرپەنجەیەک لە مێشکە هەبێت گرەیەک لە مێشکە هەبێت یان گرەیەک لەسەر هێلکەدانەکان هەبێت یان لەسەر غودەکانی سەرگورچی لە هەبێ ئەمانە هەموو هۆکارن لە کوڕانیشە تقریبا بەڵام لە کوڕانە یەک جیاوازیمان هەیە لە کوڕانە ئەوە نییە بڵێ سا هەشتای نەزانراوە لە کوڕانە حاڵەتەکە زۆر ینی مەترسیدارترە بۆ لە بەرەوەی سا هەفتا بۆ هەشتای هۆکارێک هەیە هۆکارەکە یان گرەیەکە گرەیەکی شێرپەنجەیە یان هەر گرەیەکی تر بێکە لە بەسەر با بڵێن غودەکانی سەرگورچی لە دروست بیان لەسەر مێشک دروست بێ لە ناو مێشکا دروست بێت یعنی هۆکارەکە زیاتر لە کوڕە مەترسیدارترە و زیاتر بەدوایە ئەگەڕێن بەڵام تاوان هۆکاری کەش هەیە هۆکاری ژینگەی ئێستا زۆر خەڵک پرسیارمان لێکە ئەڵێ دکتۆر بۆچی تووشی بۆ مناڵەکە مەسەلەن کچێکی 8 ساڵیان 6 ساڵیان یان 5 ساڵیانە سنگی گەورە بووە پرسیارەکە هۆکار چییە؟ تاوان ئێستا هەندی هۆکاری ژینگەی هەیە کە زۆر ژینگە گۆڕاوە کە با بڵێن قەڵەوی زیای کردووە کە هیچەکە لە هۆکارەکان حاڵەتی غودەی تەمبەڵ زیای کردووە کە هیچەکە لە هۆکارەکان و شێوازی ستایلی ژیان ینی بە تایبەتی خواردنەکانمان کە زۆر هۆکارن یەکێک شتێکمان هەیە مادێکمان پێوترێت زینۆ ئیسترۆجینس ئەو مادانن ئەو مادەکیمیانن کەەوە هەمان پێکاتی ئیسترۆجینی لەشیان هەیە کاتێک کاچێتە لەشەوە خۆی وەک ئیسترۆجینە ناسێنێ بۆیە لەش گۆڕانکاری بەسەرایەت بالغبوونی پێشوەختە دەست پێکە ئەم زینۆ ئیسترۆجینیان لە چیە هەیە بە تایبەتی با بڵێن لە هەندێک خۆراک و لە هەندێک مەوادی پلاستیکیا هەیە ئەو دەبە پلاستیکیانە و ئەو مەوادە حافیزانێک کە لەناو خواردنەکان هەیە هۆکارێکی سەرچین بۆیە یعنی مەسلەی فاستفودەکان ترسناکترە مەسلەی ئەو مەوادانی کە بە پلاستیک ینی بنمونە دەبەی ئاو بنمونە ئەو مەوادانەی ئەو خواردنانی کە لەناو مەوادی حافیزیان ئەمانە هۆکارن و هەندێک جاریش ئەو دەرمانانی کە لە ناوبەری مێر و هینەکانن با بڵێن حەشەراتی زراعی و کەشت و کاڵەکانن کە ئێمە زۆر ڕۆژانە ئێمە ئەیخۆین خەیارە تەماتەیە سەوزەکانە میوەکانە کە هەمووی ئەو مەوادانی پێوەکراوە هەمووی ئەو مادەی پێوەیە کە پێوترێت زینۆ ئیسترۆجینس بۆی ئەمانە کێشەیەکی گەورن و ڕەنگە چارەسەرێکی ئاسان نەبێت چونکە ئەمە کۆنتترۆڵێکی با بڵێن ئەڵێن نێودەوڵەتی پێویستە قورسە بەڕاستی کۆنتترۆلکردنی بەڵام هەتا بتوانانی خۆمانی لێ بپارێزین زۆر چاکە دکتۆر ئەگەر پێمان بڵێ لەوانەیە ئێستا دایک و باوکان و پرسیاریان لا دروست بێ ئەڵێن با لە تەمەنی پێشوەختەی خۆیانە پێگەشتنی خۆیان تاو بکەن چه مشکلەیەک و چ کێشەیەکی هەیە ئەگەر پێمان بڵێ کێشەکانی چییە مەترسی پشتگوێخستنی حاڵەتەکە لە چیایە ڕاستە طبعاً بە پلەی یەکێ لە کێشەهرە گەورەکان ئەوەیە کاتێک کە بالغبوونی پێشوەختە دروستە بێت یاسخان زۆر بە سەریعی گەشاکات و لە پڕا ئەوەستێت باشەی ئەوەستێ کە وەستا ئێسقاندا ئەخرێت باڵا کورت ئەبێ یەکێ لە گەورەترین کێشەکان کورتە باڵاییە بۆی ئەمە یەکێک لە مەترسیەکان کە ئەو مناڵە حاڵتێکی سایکۆلۆژی دەرونی زۆر ناخۆشی بە دروستە بێت کە سبەینە بزانێت کە هۆکارەکە ئەوە بۆ یان بینێ لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان باڵایکی کورتی هەیە دووەم هۆکارەوەی کە تۆ کاتێک بەو حەزمەی کە ئێستا بلۆبوونی دروست دەست پێ کردووە سنگی گەورە بووە مووی لەشی زیای کردووە تۆزێک بەنەخۆی بەنامۆ ئەبینێت لە ناو هاوتەمەنەکانی خۆیان کامش لایەنێکی دەرونی بۆ دروستەکە کەوای لەکات تووشی قەلەقی بێت تووشی خەمۆکی بێت و لە داهاتووشە کێشەکان گەورەتر ئەبن بە نمونە یعنی لە کشە بەڵێن ڕێسکیان خوتوڕی ئەوەی لەسەر دروستە بێت کە تووشی کیسی سەر هێلکەدان بێت حاڵەتی شەکرە حاڵەتی نەخۆشیەکانی دڵ
ئەمانە هەمووی لە داهاتوە لە مستقبلا کێشە دروستەکان ئەمانەی بۆ دروست ئەبێ بۆیە شتەکە ئەوە ئاسانی ئەو بێت چارەسەرکرێت. بەڵێ دەستخۆش دکتۆر کەش و هەوا چۆن کاریگەری هەیە ئایا ئەو ناوچانەی گەرمترن یاخود ساردترن چۆن کاریگەریان لەسەر حاڵەتەکە هەیە جیالەوە هۆکاری بۆ ماوەی چ کاریگەریکی هەیە؟ بەڵێ هۆکاری بۆ ماوەیش وەکو سیرێک دەرکەوتۆ کە هۆکار دەوری هەیە تەنانەت هەندێک هۆکاری جیناتیشمان هەیە کە چەند جینێکی تایبەت هەیە ئەم کێشەیە دروست ئەەکەن بۆیە لە بۆ ماوەیە دەوری هەیە تا بەناگەیت مناڵێک دایکی وا بێت زیاتر ینی معرەزە بۆی تووشی ئەو حاڵەتە بێ. هۆکاری گەرما و سەرما تا ئێستا دراستێکی وا وردی لەسەر نییە بڕاستی بەڵام ئەوەی کە زۆر ینی تاکیدی لێ کراوەتەوە مەسلەی با بڵێن قەڵەویە قەڵەوی کەیچێکە لە هۆکارە ژینگەیەکان کە مناڵ لە ماڵەوە دانیشتووە بە بەردەوامی سەیری ئایپادەکە سەیری شاشەکانەکە هۆکاری قەڵەویچێکە لە هۆکارانی کە ئەبێتەوە حاڵەتە و زایدنی خواردنانی کە باسمانکە کە خواردنی فاسفود و خواردنە معلبەکانن کە ئەوش کێشەی گەورە دروستەکە. باش دکتۆر پێشەوەی بچینە لای چارەسەرەکەیەوە چۆن دایک و باوکێک بتوانن ڕێگری بکەن لەوەی کە مناڵەکان پێگەشتنی پێشوەختەی هەبێت؟ بەڵێ بەگشتی تابان ئەو هۆکارانی کە دیارن ئەبێ ڕێگری لەوانە بکرێت ینی کە باسم کرد هۆکارە ژینگەیەکان یعنی مناڵ زیاتر وای لێ بکرێت چالاک بێ بجوڵێ با بڵێن یاریکردنی زیاتر بێت وەرزشی زیاتر بێ بۆی لە ماڵەدا نەنیشیە وزایدن ئەو خواردنانی کە باسمان کە زیاتر خواردنی ماڵەوە بخوات خواردنە تەندروستەکانی ماڵەوە بخوات و هەموو ئەو خواردنانی کە ئەیخوات زۆر بەپاشی بشۆردرێنەوە و هەوڵ بدرێت ینی زیاتر لە خواردنی لە قاپ و لە جامی شوشەیە زیاتر شت بخورێت چکەوانە زیاتر باشترن یعنی نایڵ بگاتەوە حاڵەتە و زیاتر دوورکەونە لە شاشە چکە ئێستا سەرمێنراوە ینی نەزەریە هەیە با بڵێن تیۆری هەیە کە ئەڵێ بەکارهێنانی شاشە بەکارهێنانی یوتیوب و هەندێک ڤیدۆی نەشیاو کە بۆ من تەمەنی مناڵ نابێ ئەو دیسانەوە هۆرمۆن ئەجوڵێن و کێشەیەک دروست ئەکا لە بابەتانە ئەمە ئەو هۆکارن کە ئەتوانرێ ڕێگری لێ بکرێ و زایدن دایک ئێستا من یەک شتم بەدی کردووە زۆر باشە دایکان ئێستا زۆر هۆشیارترن یعنی یەک مەرحلە لەو مەرحلەی کە باسمان کرد گەورەبوونی سنگ بێ مووی لێشی بێ بۆنی عرەقی لێشی بێت دروست بێت یەکسەریەک بۆ لامان لە دکتۆر هەستم بە شتێکی ناتەبیعی کردووە ئەمە مانایوە دایکان هۆشیارتر بوونەتەوە من ئەوم بەدڵە و لایەنی خواردنەکان تۆزێک لەوەی کێشەمانەیە زۆر پێم ئاگام لێکە کۆنتترۆلان پێ ناکرێت لایەنی ئایپاد و مۆبایل هەستەکەم کۆنتترۆلان پێ ناکرێت ئەمانەتوان ڕێگری لێ بکەین. بەڵێ دەستخۆش باسێکمان لە چارەسەرەکان بۆ بکەیت دکتۆر چارەسەرەکان بۆ کچان و بۆ کوڕان چۆنە؟ بەڵێ بەگشتی ئەگەر هۆکارەکەی لە مێشکۆ بێت یعنی لە غودەی پیتوتەریە بێت کە لە مێشکایە ئەمە ئێمە ئەبێت با بڵین دایمرچێنینەوە چکەوە چالاک بووە چالاکێکی ناتەبیعی ئەبێ دایمرچێنینەوە دامرکانەوەکە چییە؟ دەرزی تایبەت هەیە مانگانە هەیە سێمانگی هەیە بۆی ئەەکەین ئەو هۆرمۆنە دا ئەمرچێنێتەوە مەسەلەن بۆ ماوەی 6 مانگ ساڵێ یان زیاتر ئەیوەستێنین هەتا ئەگاتە مەرحەلەیە کە خۆمان هەستکەین هەم باڵای باشە هەم مناڵەکە ئامادەیە بۆ ئەو مەرحەلەیە دەست پێ بکە ئەمە ئەگە هۆکارەکە لە مێشکا بێ ئەگەر هۆکارەکە لە سەر غودەکانی سەرگورچی لەبێ بنمونە کیسی سەر هێلکەدانی هەبێت یان گرەیەکی هەبێت ئەبێ ئەو بە شێوازی نەشتەرگەری بیان بە هەر ڕێگایشکە بێ چارەسەر بکرێ. بەڵێ و هەندێک جاریش ئێمە لەگەڵ ئەوەی کە بۆی باڵایان کورت نەبێت بێجگە لەو دامرکانەوەی کە بە عیلاجی هۆرمۆنات ئەکرێ زۆر جار دەرزی باڵاشیان بووەکەین دەرزی گەشەیان بووەکەین بۆی گەشەشیان لەگەڵەیە باشتر بێت. باش دکتۆر چ ئامۆژگاریەکت بۆ ئەو دایکانە هەیە کاتێک کە ئەڵێن مناڵەکەمان بە موبایل و شاشە و تیڤی نەبێت نان ناخوا ئەڵێ نەبێ موبایلی بۆ دانین ئەو کاتە نانەخوا کاتێ ئەم موبایل و ئەم شاشەی بۆ دائەنرێ هیچ سوودێ لە خواردنەکە وەرەگرێ؟ بەتەکید نەخێر تەمان خۆی ئەم شتانە ڕەهاتنە یعنی ئەکرێت مەسەلەن تۆ لە جاتی ئەم مۆبایلە مناڵ بنێنیتە دەورەیەکەوە خولێکی فێرکردن بێ خولێکی وەرزشی بێت حتا من ڕام وایە هەر بینێتە ناو کۆڵانەکەش یاری بکە زۆر لەوە باشتە کە لە ماڵدا بنیشێ بە دیار مۆبایلەکان ئایپادێکەوە وزایدن تۆگە لە ماڵەوە کە خەتێکی ئینتەرنێتە بووە هەمادە کردووە ئەنی بۆت فراهەم کردو و لەبەردەستیاتی ئەمە خۆی لە خۆیات و ئاسانکاری بۆ کردووە یعنی بەنمونەگە تۆ ئەو ئینتەرنێتە شەوانە بکوژێنیتەوە با خۆشت و باوکی مناڵەکانش مەسەلەن لەگەڵ دایکی مناڵەکانە یاری ینی ئینتەرنێت نەکەن بەکاری نێنن لێ بکوژانەوە خۆی بێزارە بێلی خۆی لێ دوورەکەوێتەوە یوتیوب بەکار نانێ بەنامەکانی کە بەکار نانێ بێزارە بێلی یعنی تۆ ژینگەکە بەدەستی دایک و باوکەکەی ئەتوانێ وای بۆ دروست بکە کە نەتوانێت ینی کە دوورکەوتە لەو ژینگە ناخۆشی کە بۆی دروست بووە
دەستخۆش دکتۆر باس لە چارەسەرەکان کرد دوای چارەسەرکردن کەسەکە یاخود کەسێکە هەرزەکاری تێپەڕان ئەتوانێت ژیانێکی ئاسایی بەڕێوەبەرێت بەڵێ بەتاکید یانێ ئێستا ڕۆژانە ئەو حاڵەتانەمان زۆرە نەخۆشمانەیە چەند ساڵێکە چارەسەر وەرەگرێ ئێستا هەم لە گەشەی باڵایە زۆر باڵای باشە هەم لە ڕووی هۆرمەناتیەوە زۆر باشە هیچ کێشەیەکی نییە هیچ کێشەیەکی تەندروستی نییە و بگرە زۆر مرتاحتریشە ینی خۆی بینێتەوە بە وەکو کەسێکی طبیعی هیچ کێشەیەکی هیچ بڵێن مزعفاتێکی درێژخانی بۆ دروست نەکردووە بەڵام ئەگە تاخیر بە عیلاجەکە بە تاکید مشکل دروستە بێ باش دکتۆر ئەکرێ شاشە و ئەو تیڤیانە و ئەو تیشکەشینەی کە لە شاشەکانەوە وەریەگرین بە هەمان شێوە هەمان کاریگەری پێگەشتنی پێشوەختەی هەبێت بۆ نمونە کار لەسەر هۆرمۆنی گەشەی تایبەت بە مناڵەکە بکات طبعا ڕۆژ بە ڕۆژ دراسات لە پێشکەوتنایە ینی بحوسات هەیە با بڵێن توێژینەوە زۆر لە پێشکەوتنایە ڕۆژ بە ڕۆژ ئەم شتانە ئەسەلمێنێ ئەوەی کە تا ئێستا پێگەشتون وەکو باسم کرد تەنانەت گەشتەوە ئاستەوەی کە ئەڵێ مەسەلەن ئەو ڤیدیوانەی کە مناڵ ئەبینێت و بۆ تەمەنی خۆی شیاو نییە بڵێن هۆرمۆنی ئیسترۆژین بەرزەکاتەوە هۆرمۆنەکانی لەشی ئەجوڵێنێ بە تاکید ینی حتا تیشکەکەش کە بەکارێت ئەو تیشکێکە لە چاوی ئەدا لەبەرەوەی تێکچوونی هۆرمۆنات دروست دەکات کێشە بۆ میلاتۆنین دروست دەکات کە لە شەوانە خەوی لێ ناکەوێت هەر لە خۆشیان درەنخەوتنەکە هۆرمۆنی کۆرتیزۆل بەرزەکاتەوە کۆرتیزۆلەکەش مەشاکلی تری بەدوایەت ینی شتەکان زۆر بەدوایەکان زۆر بەیەکەوە بەستراونەتەوە بە تاکید تەسیرێکی زۆری هەیە بەڵێ دکتۆر هەڵە باوەکان چیە سەبارەت بە حاڵەتەکە بەرمنە کاتێک کە دایکان و باوکان مناڵەکەیانە هێنن چ هەڵەیە کە خۆت بەرچاوتەکەی ڕۆژانە ئێمە یەک شت زۆر کە خەفەتی لێ خوێن سێرەکەین زۆر جار درەنگێت ینی کچیوەمان بۆیە تەمەنی 10 ساڵە جاروایە 9 ساڵە درەنگ هێناوێتی وتیانە پێویست ناکەوانە کە هاتووە کە ئەشیعی ئێسکمان بگردووە ئێسقانی داخراوە ینمە برمونە باڵای 140 سانتیم بۆ یان 145 سانتیم بۆ باڵای داخراوە مەجای گەشەی نەماوە یعنی تۆ لەم کاتێ هیچ پێ ناکرێ هیچ چارەسەرێکە پێ ناکرێ بەڕاستی بۆیە چەندێک زووتر فریای ئەو حاڵتانە بکوێ باشترە باش دکتۆر ئامۆژگاریت ڕێنماییت بۆ دایک و باوکان چییە چی بکەن دایک و باوکان بەگشتی وەکو باسم کرد ینی ستایلی ژیانی مناڵ ئێستاکە گۆڕاوە هەوڵدەن بیگەڕن بوو ئەو ستایلە سروشتێکی کاتی خۆی هەیان بووە باش زۆر ڕاکردن و زۆر وەرزشکردن و زۆر جوڵە خواردنە تەندروستەکانی ماڵەوە زۆر دوورکەوتنەوە لە شاشە ئەمانە وایان لێ کات گەشەیەکی طبیعیان هەبێت و ئەم فاکتەرانە ڕێگریان لی ئەکرێت وەکو فاکتەرە جیناتەکان نییە کە نەتوانین ڕێگری لێ بکەین بۆیە من زیاتر ینی ئامۆژگاریم ئەوەیە کە هەوڵدەن ئەو شتانی کە ڕێگری لێکرێت وەکو باسمان کرد دوورکەوتنەوە لە شاشەکان خواردنە تەندروستەکان وەرزشکردن ئەمانە هەمووی فاکتەرێکن کە یارمەتی دەرن کە ئەم ناڵە گەشەیەکی سروشتیە بێ بەڵ دەستخۆش دکتۆر بۆ ئەوی دایکان و باوکان زیاتر وەریابوون وەکو دوا پرسیاریش لە تەمەنی چەنە ئێسکەکەتدا ئەخرێت و تەواو هیچ چارەسەرێک کاریگەری نابێت جوانە طبعا تەمەنی ئێمە تەمەنی ئێسکمانی و تەمەنی طبیعی خۆشیمان هەیە لە کچە تەمەنی ئێسکی کە گەیشتە 14 ساڵ یعنی کە ئەشیعەیەکی دەستی بۆ ئەگریت ئێمە عادەتەن دەستی چەپەگرین وەکو زانستیان ئەوە سەلمێنراوە لە گەیشتە 14 ساڵ ئەتر ئێسکی ئەوەستێ گەشەی ئەوەستێ تقریبا هەر چەند سانتیمێکی کەم 3 تا 5 سانتیم گەشاکە ئەوتر ئەوەستێ لە قورئانە تەمەنی ئێسکی گەیشتە 16 ساڵ ئەوەستێت ئیتر توای مەجالێکی وای نامێنێتەوە لەو تەمەنای ئیتر گەشەی باڵای ئەوەستێت بۆیە زۆر جار پرسیاری ئەوشمان لێکەن دکتۆر ئەی ئەڵێن تا 18 ساڵ کچ گەشاکە و تا نازان 20 ساڵ کوڕ گەشاکە و من ئەمێ ئەو زانیاریان پێ بڵێم یعنی گەشەی باڵا بە تەمەن نییە بە تەمەنی طبیعی خۆمان نییە بە تەمەنی ئێسکەکەیە چونکە ئەوەی کە باڵاکە دروستەکات ئەوەی هەیکەلەکە دروستەکە ئێسکەکەیە بۆیە ئیلا ئەبێ بە شیعە خەرای لەسەرەوە بین دەستخۆش دکتۆر زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر بەخێر بێت هەر بژیت ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم تەندروست باش بن خواتان لەگەڵ دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر و زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانە بوون هیوادارین تەواوی زانیاریەکانتان وەرگرت بێت هەتا کۆمەڵێ بەرگە و بابەتی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ